بینەرانی بەڕێز لەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجە عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ تایبەت دەبێت بە گرفتی کەمی و نەبوونی موچەی فەرمانبەران و مامۆستانی هەرێمی کوردستان. بەشێک لە حزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان پێی وایە تاکە چارەسەر بۆ نەهێشتنی گرفتی کەمی موچەی و چارەسەرکردنی ئابووری هەرێمی کوردستان تاکە چارەسەر بەغدایە. بەشەکەی دیکە پێی وایە گەڕانەوە بۆ بەغدا و مامەڵەکردن لەگەڵ بەغدا لەگەڵ بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان دەچێتە چوارچێوەی خیانەتکاریەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم مژارە لە تەوەری یەکەمماندا تارق گەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق لە ستۆدیۆی سنتەر لەگەڵمان دەبێت لە بەشی دووەمی تەوەری باسی ڕۆژیشدا بەڕێز مەسعود حەیدەر ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لەگەڵمان دەبێت. بەڕێز تارق گەردی بەخێر بێت بۆ باسی ڕۆژ. دوایەوەی فراکسیۆنی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان پرۆژەیەکیان پێشکەش بە ئەنجومەنی نوێنەران کردووە تا ڕادەیەک فراکسیۆنی پارتی نیگەرانە لەوەی گرفتی کەمی موچە لە ڕێی بەغداوە چارەسەر ببێت. ئەم نیگەرانی پارتی بۆچی دەگەڕێتەوە؟ لە ڕاستیدا ئێمە دوو هەفتە بەر لە ئێستا پرۆژە یاسایی بودجەی ساڵی 2017 لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە ڕادستی لێژنەی یاسایی و لێژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرا و خوێندنەوەی یەکەمی بۆ کرا و چەند ڕۆژێک بەر لە ئێستا گفتوگۆ و خوێندنەوەی دووەمی بۆ کرا و دوای ئەوە دەچێتە ئەگەر هەر پێداویستێک و هەموارکردنێکە بێت دواتر دەچێتە بواری تەسویت و جێبەجێکردنەوە. ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیارە هەندێک لە ئەندامانی ئەنجومەن سەر بە لیستی گۆڕان و هەندێکیش لە چەند کەسانێکیش لە لیستی یەکێتی نیشتیمانی ڕایەکیان هەبوو لە ناو گفتوگۆکان و مناقەشەکان. کەواتە ئەوانە نێو یەکێتی نیشتیمانی کوردستانن تەواوی نوێنەراتی یەکێتی نیشتیمانی کوردستان ناکەن؟ بەتەکیت ئەوانەی کە قسەیان کرد دوو کە زیان سێ کەس زیاتر نەبوون لە یەکێتی و ئەوانەی لە گۆڕانش قسەیان کرد هەمویان نەبوون واتە هیچ شتێک نییە بە ناوی پرۆژە ئەوان تەقدیمیان کرد بێ ئەو خاڵی یەکەم بەڵکو ئەوە مقتەرەحە پێشنیارە لە ناو گفتوگۆکانی خوێندنەوەی دووەمی پرۆژە یاسای بودجەی 2017 هەبوو. لە هەمان کاتدا ئەندامانی ئێمەش لیستی یان فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بە هەمان شێوە گفتوگۆمان هەبووە لەسەر تاوتوێکردنی خاڵەکانی تایبەت بە بودجە. ئەوەی کە پەیوەستە بە هەرێمی کوردستان چەند خاڵێکی تێدایە لەوانە هەمان ڕێککەوتنی ساڵی 2015 ئەکتیڤ بکرێتەوە بە پێدانی پشتی 170 بۆ هەرێمی کوردستان بێ لە بەرامبەر ئەوەدا ڕۆژانە 550,000 بەرمیل نەوت ڕەوانە بکرێت و ئەگەر یەک لەو لایەنە پابند نەبوو بە جێبەجێکردنەکە لایەنی دومیش بۆی هەیە پابند نەبێ هەر وەکو ئەوەی لە 2015 و 16 وەک پێویست جێبەجێ نەکرا. کەواتە ئەوەی کە ئێستا ئێمەش بە دوای دەگەڕێن وەکو پارتی دیموکراتی کوردستان و هەموو کوتلە سیاسیەکانی کوردی و بەشێک لە کوتلەکانی عەرەبیش لە دوای شێوازێک دەگەڕێن پابندبوونێکی زیاتر دروست بکە سیفەتێکی ئیلزامی هەبی بۆ هەردوو لە کە ئەو نەوتەکە بدا ئەویش پارەکە بدا تاکو ئەو قەیرانە داراییەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە چارەسەر بکەین بەوەش کە بەشی هەرێمی کوردستان لە موچەی مانگانە بۆ نەفقاتی کەواتە دەتەوێت بڵێ ئەو پێشنیازەی کە بزوتنەوەی گۆڕان کردوویەتی هەمان پێشنیازی پارتیە هەڵوێستان ئەوان لەوە زیاتریان نەگوتووە بەڵام ئەوەی جێی سەرنج و تێڕامانی ئێمەیە دوو ڕۆژ بەر لە ئێستا هاتوونە لەبەر دەم خۆپیشاندەران لە نووسینگەی سلێمانی چەند ئەندام پەرلەمانێک لە هەردوو لیستی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان و بە سەرپەرشتی کاک ئارام محەممەد کە جێگری دووەمی ئەنجومەنی نوێنەرانە شتێکی وایان بە بنجۆی خەڵکو و دەجگا ڕاگەیاندنەکاندا بڵاو کردەوە کە ئەنەما ئەوان بەوە ڕازینینە و دەیانەوێ هەموو جوانیەکان و هەموو خەباتی میلەتی کرد و هەموو ئەزمموی حکومڕانی 25 ساڵەمان و 100 ساڵەی خەباتی کورد بەرامبەری ئەوە سفر بکەنەوە بچنجارێکی تر وەکو پارێزگایەک لا بردم عبادي تحية بوبكن أوش طبيعي للاين إيما وكو
فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان مەرفوزە و لەلایەن زۆربەی ئەندامانی دیکەی لیستی یەکێتی و یەکگرتووی ئیسلامی و هەندێک لە برادرانی گۆڕانیش پێی سەر گران بوونە و ئەوە تعبیر لە ڕای چەند کەسانێک دەکەوە پرۆژەش نییە هەر قسەیە قسەکەش نەدەستوریە و نەیاساییە و نە لە ڕووی عملیەوە دەچێتە چوارچێوەی جێبەجێ. بەڵام ئەو لە بەردەم خەڵکانێکی زۆری خۆ پیشان دەرباسی لەمە کردووە چۆن دەکرێت جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق قسەیەک بکات کە لە ئەساسدا ناوەڕۆکی نەبێت. ئێمەش پرسیارمان ئەوەیە وەگلەیشمان ئەوەیە لەم بەڕێزا کە ئەو تەنها نوێنەری لیستی گۆڕان نییە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق نوێنەری هەموو لیستە کوردستانیەکانە و ئێمە لە ئەسڵدا ئەو شوێنەیان ئەو پۆستە هی پارتی دیموکراتی کوردستان بووە لەبەر هەندێک ڕێککەوتنی سیاسی و ڕەچاوکردنی یەکڕیزی ماڵی کورد لە بەغدا ئەو پۆستە درایە بزوتنەوەی گۆڕان و ئەوانیش ئەم بەڕێزەیان دەستنیشان کرد کەواتە هەر قسەیەک بکاتن دەبێت تعبیر لە ڕاو بۆچوونی هەموو کورد لە کوردستانیەکان بێ ئەوەی ئەو کردی دەرچوون بوو لە ئیجماعی کوردی دەرچوون بوو لەم ڕێککەوتانەی کە پێشتر ئێمە ئیتیفاقمان لەسەر کردووە دەرچوون بوو لە بەرژەوەندیەکانی باڵای هەرێمی کوردستان و لەو عیلاقە دەستوری و یاسایی کە لە نێوان حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. بەشە بۆچی ئێوە تەحەفوزتان لەسەر ئەم پێشنیازەی با بڵێن پێشنیاز کە ئێوە دەڵێن پرۆژەنیە تەنیا پێشنیازێکە لە تەنیا قسەیەکە بۆچی تەحەفوزتان هەیە؟ ئەمە یعنی چ مەترسێک بۆ سەر هەرێمی کوردستان دروست دەکا لە کاتێکدا زۆرینەی فەرمانبەران زۆرینەی مامۆستایان بێموچەند برسینە و گیرفانیشیان بەتاڵە. ئێمە طبیعی لە هەرێمی کوردستان داکۆچی دەکەین لە هەموو مافەکانی فەرمانبەرانی کوردستان لە مامۆستایان لە قوتابیان لە موچەی پێشمەرگە لە موچەی پۆلیس گشت چین و توێژەکانی ناو فەرمانبەران و پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ بدا ڕێگا چارەی گونجاو بدۆزێتەوە بۆ چارەسەرکردنی. بەڵام ناکرێت فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق لەگەڵ یەکێتی ئەوانیشدا کۆچی لە مافی خەڵکی کوردستان بکەن و ڕێگا چارێک بۆ گرفتە بدۆزنەوە. ئێمە لەگەڵ یانین بۆ دۆزینەوەی ڕێگا چارە بەڵام ئەگەر ڕێگا چارەکە نرخەکەی ئەوە بێ هەموو بەها پیرۆزەکانی خەباتی میلەتی کورد و سەد ساڵەی خەبات و پێشمەرگە و شەهید و ئەنفال و کیمیاباران و هەموو پیرۆزیەکانی ئەو وڵاتەمان تەسمیلی ئەوەی بکەینەوە بڵێن وەکو پارێزگایەک سەیرمان بکەن کەواتە مەفهومی بوونی پەرلەمان و مەفهومی بوونی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەتاڵ دەبێتەوە لە هەرێمی کوردستان. ئەسڵەن پێشێلکردنی خودی دەستوری عێراقی کە ئەو معقول نییە تەطبیق ناکرێ یعنی ئەگەر بەیانی ئەو ببێتە پێشنیارێکی نووسراویش ئێمەش پێی رازی بین بەڵام حکوومەتی ئیتیحادی پێی رازی نابێ چونکەوە مخالفی دەستور. چۆن ئەوەندە دڵنیان کە بەغدا پێی رازی نابێ؟ لەبەرەوەی مخالفی دەستورە ئەوە یەک دوو ئەگەر سلەیمانی با بڵێنیان ئەوانەی کە بەناوی خەڵکی پارێزگای سلێمانی قسە دەکەن دەیانەوێت داهاتەکەیان بدەنەوە حکوومەتی ئیتیحادی بۆ ئەوەی ئەوانیش موچەیان بدەنەوەکو پارێزگای سەیریان بکەن موچەی پارێزگای سلێمانی و گەرمیان و دەوروبەری نزیکەی 300 میلیۆن دۆلارە داهاتی ئەوان کەمتر لە 70 میلیۆن دۆلارە باشە حکوومەتی ئیتیحادی ئامادە نییە زیاتر لە 200 میلیۆن لە خەزینەی خۆی دەربینی بداتە پارێزگای سلێمانی و ئەگەر باسی نەوت بکەین حکوومەتی ئیتیحادی هیچ ڕێگایەکی نیە تەنها هەرێمی کوردستان نەبێ نەوتەکەی لێ بفرۆشێ ئەوە تا نەوتی کەرکوچی نەتوانی ڕاستە و خۆ بفرۆشی لە دوای دروستبوونی ئەزمەی داعش ئێستا هەرێمی کوردستان نەوتی کەرکوچی بۆ دەفرۆشێتن ئەوە لەلایەک دوو ئێمە شەریکی حەقیقی ڕاستەوخۆی حکوومەتی ئیتیحادینا سیستەمی عێراقی لە دەستوری عێراقی دەڵێ عێراق حکوومەتێکی دیموکراتی تەعەدودی ئیتیحادی فیدرالیە هەرێمی هەیە ناوەندی هەیە و پارێزگای ڕێگنەخراوی هەیە هەر یاسایەک لە حکوومەتی ئیتیحادی دەربچێت لە ئەنجومەنی نوێنەرانیان هەر بڕیارێک لە ئەنجومەنی وەزیران دەربچێت ئەگەر صیفەتی ئیتیحادی نەبێ ئەو برگانە نەبێ کە لە مادەی 110 دەستوری عێراقی هاتیە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ملزەم نییە جێبەجێی بکاتن ئەگەر پێی خۆش بوو جێبەجێی دەکا ئەگەر بیاوێت تعدیلی دەکا ئەگەر بیاوێت ڕەفزی دەکا واتە ئەفزەلیەت بۆ یاساکانی پەرلەمانی کوردستانە بۆ یاساکانی حکوومەتی بەڵام ئەوان ئیدارەی پارێزگای سلێمانیان لە بەردەستە هەموو
پۆستە گرنگەکانی حکوومەتی لۆکاڵی پارێزگای سلێمانی و ناوچەی سەوزیان لە بەردەستە ئایا مافی ئەویان نییە بڕیار لەسەر چارەنووسی ئەو ناوچەیە بدەن؟ ئەوەش دیسانەکە نەخێر لەبەر ئەوەی یاسای پارێزگاکانی ژمارە 3 ساڵی 2010 پەرلەمانی کوردستان کە هەموار کراوە چەند جارێک ئەنجومەنی پارێزگاکانی بەستۆتەوە بە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان، بەستویتەوە بە ئەنجومەنی وەزیرانی کوردستان، بەستویتەوە بە مەرجەعیەتی ڕقابەی مالی و دەستگای نەزاهە و پەرلەمانی کوردستان. واتە هیچ تێکەڵیەک و بەستنەوەیەکی ئیداری نییە لە نێوان پارێزگاکان و لە نێوان حکوومەتی ئیتیحادی تەنها لە ڕێگای پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان نەبێ، تەنها بودجەیەکمان هەیە بێ دەڵێن بوجە تەنمیەت الئەقالیم پەرەپێدانی پارێزگاکان ئەوە ڕاستەوخۆ بوو کە بۆ هەموو پارێزگاکانی عێراق دەچوو لەوانە پارێزگاکانی هەرێمیش بە پێی نسبەی دانیشتوانی پارێزگاکە پەرەپێدانی پارێزگایان بۆ دەکردن. ئەوەش تاکو ئێستاکەوە 2 ساڵە لەبەر ئەو ئەزمەیە کە هەیە تەنها بودجەی تەشغیلی جێبەجێ دەکرێت، بودجەی پەرەپێدان کەمتر لە 115 بۆ شارەکان دەنێردرێ لەوانە هەرێمی کوردستان. ئەوانە هەمووی لەلایەک ئێمە دەبێ بین کێشەی ئێمە لەگەر حکوومەتی ئیتیحادی کێشەی موچە نییە، کێشەی پارە نییە، کێشەی نەوت نییە، کێشەی ئێمە کێشەیەکی نەتەوەییە. خەباتی زیاتر لە 70 ساڵەی میلەتی کورد لەگەر حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراقی لەسەر موچە نەبووە. هەرچەندە موچە شتێکی زۆر گرنگە بۆ ئەمڕۆی بژێوی خەڵک لە هەموو کاتێک. ئادەم سمیت زانایەکی ئینگلیزی سکوتلندیە دەڵێ المال و امتداد لشخصیەت الئینسانی بوجه آخر. ئەمە زۆر ڕاستە. پێویستە ئێمە لە هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان، پەرلەمانی کوردستان کە ئەمڕۆ پەکخراوە دەبێت بێتەوە سەر گروتینی خۆی، سەرۆکایەتی هەرێم بە هەر هەمیان دەبێت ڕێگات چارەیەک بدۆزنەوە بۆ بەڵام چارەسەرکردن ئەوە نییە تۆ هەموو قوربانیەکانی میلەتەکەی خۆت سفر بکەیەوە بچی وەکو پارێزگایەک تەعامل. بەڵام بۆچی دەگوترێ ینی هەموو قوربانیەکانی خەڵکی کوردستان سفرکەیتەوە لە کاتێکدا ینی زێدەترەوە لە 2 ساڵە بزوتنەوەی گۆڕان و ئەوانەی بڕوان بە پرۆژەی بزوتنەوەی گۆڕان هەیە چاوەڕی حکوومەت دەکەن کێشەی موچە چارەسەر بکە. لە کاتێکدا هەر مامۆستایەک دەبینی، هەر فەرمانبەرێک دەبینی بە تایبەت لە ناوچەی سەوز باز دەوە دەکە حکوومەت پارەی هەیە بەڵام ئامادەنیە پارەی فەرمانبەران بدە. ئەوان قیاس دەکەن لەسەر ئەوەی بۆ لە پارێزگاکانی ناو حکوومەتی ئیتیحادی مانگانە موچە دەدرێ بەڵام لە پارێزگاکانی هەرێمی کوردستان مانگانە موچە نادرێ. ئەوانیش نەفت دەفرۆشن، ئێمەش نەوت دەفرۆشین. ئەوە ڕاستە. ئێمە دەبێ بزانین ئێمە کێشەی ئێمە لە دوای دەستپێکردنی فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پرۆسەکە نەبوو. ئێستا ڕاستە لە 500 و 600 و 700 هزار بەرمیل ڕۆژانە ئینتاز دەکرێت و دەنێردێتە دەرەوە، بەڵام نرخی بازارەکانی نێودەوڵەتی بۆ کڕینی نەوت کەم بۆتەوە لە 70 دلار بووە 650 و ئێستا لە حدودی 30. ئەو هۆکارانە دەزانرێت شەڕی داعشە دابەزینی نرخی نەوتە هاتنی ئاوارەکانە، بەڵام ینی حکوومەت بۆچی تاوکو ئێستا چارەسەری بۆ ئەو گرفتە نۆدۆزیوەتەوە لە کاتێکدا کێشەکە لەسەر ئەوەدا نییە، کێشەکە ڕێک لەسەر ئەوەدا زۆربەی خۆپێشان دەران باز دەوە دەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان پارەی هەیە بەڵام ئەو پارەیە دەچێتە گیرفانی خەڵکی دیکەوە ناچێتە گیرفانی فەرمانبەرانەوە. بۆچی هەتاکو ئێستا ئەو قەنەعەتە نەتان توانیوە دروستی بکەین لای فەرمانبەران و مامۆستایان؟ فەرمانبەران مامۆستایان هاوڵاتیان مافی ئەوەیان هەیە گلەیی بکەن یان ڕەخنە بگرن یان خۆپیشاندان بکەن لە چوارچێوەیەکدا کە قسەکان معقولیەتی تێدا بێ و بە شێوازێک بێتن کە لەگەڵ واقع بگونجێتن. من دەمویست قسەکەم تەواو بکەم. حکوومەتی ئیتیحادیش هەمان کێشەی نەقسی لە داهات و لە نەختینە هەیە، بەڵام ئەو خەزینەیەکی هەیە پێی دەرێن بەنکی احتیاطی مەرکەزی عێراقی تاکو ئێستاکەن 2 ساڵە نزیکەی 30 و کەسر ملیار دۆلاری دەرهێناوە دەیخاتە سەر تەواوکردن بۆ پێدانی موچەی فەرمانبەرانی عێراق، بەڵام ئێمە ئەوەمان نییە بۆی عیبەکەی ئێمە دیارە عیبەکەی ئەوان شاردراوەیە. بەڕێزگەردی دیارە ئەو هۆکارانەی کە ئێوە باسی لێوە دەکەن لە چەندین بەرنامەدا باس کراوە کە هۆکارەکان گەلێکن
داهاتەکان بەقەدەر پێداویستی نییە بەڵام پرسیاری من لێرەدا ئەوەیە بۆچی فەرمانبەرێک مامۆستایەک لە هەر ناوچەیەکی کوردستان بەتایبەت ئەگەر بڵێنە ناوچەی سەوزدا قەناعەت بە وەڵامی حکوومەت ناکە هۆکارەکەت چیە هۆکاری سیاسیە یاخود لە واقعدا حکوومەت شەفاف نییە حکوومەت کەم تەرخەمی هەیە پارە هەیە لە خەڵک دەشارێتەوە لە ڕاستیدا هۆکاری سیاسی باڵی بەسەر هۆکارەکانی تردا زیاتر کێشاوە و هەموو هاوڵاتیان اختصاص نینە لە بواری محاسبە و کڕین و فرۆشتنی نەوت و ئەو حیسابات و ئەو ئەرکانەی کە لەسەر هەرێمی کوردستانە چەندی لە پارەکە بۆ دەمێنێتەوە لە نەوتەکە و چەندی دەداتە ئەو کۆمپانیایانەی کە ئیش دەکەن لە بواری نەوت و دەری دەهێن و تەسفیەی دەکەن و دەیفرۆشتن و بە بازاری دەکەن و هەتا دوایی حکوومەتی ئیتیحادی ئێستا نزیکەی 30 میلیارد دلار قەرزاری شەریکاتی تەراخیسە ئەو کۆمپانیانەی لە 2004ەوە ئیشیان لە حقوق لە نەوتیەکان کردیە و تەطویری نەفتی عێراقیان کردیە تاکو ئەمڕۆ گەیشتە نزیکەی 3 میلیۆن و 750 خۆ لە خۆڕ ئەو تەطویرە نەهاتووە هەتا ئێستا 30 میلیارد پارەی ئەوانە قەردارە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئەو قەرزارە لەگەر شەریکەکان لەوانەیە پارەی تریشی لێ وەرگرتە بن تاکو بتوانین تەختەی نەفقاتی خۆی بکاتن لەو کاتێک کە لە مانجی شوباتی 2014 حکوومەتی ئیتیحادی پارەی لە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیوە پێتان وایە ئەو ناڕەزایەتەی کە لە شەقامەکانی هەرێمی کوردستان هەیە من زۆر حەز ناکەم دەستەواژەی ناوچەی سەوز و ناوچەی زەرد بەکاربینم با بڵێم لە شەقامەکانی هەرێمی کوردستان پێت وایە خۆڕسکن یاخود بەشێکیان دروست کراون بەشێکیان هاوڵاتی سادەیە خۆڕسکە مافی خۆیەتی سەری مانگ موچەکەی وەربگرێت چ مامۆستا بێ چ فەرمانبەر بێت چ پۆلیس بێت چ پێشمەرگە بێ هەموو کەسێک کە ئیش دەکات دەبێ مافەکەی بدرێتن لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوانەی دامەزراندووە ئەگەر چی دامەزراندنەکانی زۆر بە شێوەیەکی بێ بەرنامەی و بێ پلان بووە زۆنی سەوز خەڵکی بۆ خۆی تەعین کردووە زۆنی زەرد خەڵکی بۆ خۆی تەعین کردووە بۆ مەسائلی سیاسی بەکاریان هاتووە بۆ مەسلەی هەڵبژاردن بەکاریان هێناون زیاد لەو حەجمەی کە تەحمل و تەقبولی وەزعی موازنەی هەرێمی کوردستان بکە خەڵکمان دامەزراندووە ئەوە هەمووی بوتە ئاثارەکی تەضەخومەکی زۆر گەورە دەبێت چارەسەر بکرێت دەبێت پلانی بۆ دابدرێ من وە نەبێ بڵێم هەموو شتەکان وانە بەڵێ وایە حکوومەت هاوڵاتیان چاویان لەیە حکوومەت موچیان بداتێەوە دەبێ بشیان داتێ کەمیان زۆر دەبێ بیانداتێ ئینجا کەسانێک ئایا خۆیان وعدیان داوە نەیانتوانێت جێبەجێ بکەن زۆر جاران وەزارەتی سامانە سروشتەکان چەند وعدی خەیاڵی داوتە خەڵک نەیتوانێت جێبەجێ بکە دەبێت ئەو کەسانە بانگ بکرێن و مەسئولیەتیان هەیە دەبێت لێپێچینەوەیان لەگەر بکرێ لە ڕێگای چاودێری دارایی لە ڕێگای دەستگای نەزاها لە ڕێگای لێپرسینەوەی لیژانی تحقیقی ئیداری حتا ئەگە پێویستی کرد ئەو کەسانی کە کەم و کوڕیان هەبووە لە جێبەجێکردنەکان بدرێنەدات باش بەڕستگەردی ینی زۆر جار ینی پرسیار لەسەر ئەوە دەکرێ هەر کاتێک پارتی سەرکردایەتی پارتی پرۆژەیەکی هەبێ لە بەغدا ئەمە دەخرێتە چوارچەوەی بەرژەوەندی نەتەوەی و نیشتیمانی بەڵام هەر حەزبێکی دیکە ئەگەر لەگەڵ بەغدا یاخود لەگەڵ تارانیان لەگەڵ ئەنقەرە تەعامل بکە بە شێوەیەک لە شێوەکان دەچێتە چوارچێوەی دەرەوەی بەرژەوەندە نیشتیمانی و نەتەوەییەکان ئەمە لە چێوە ینی ئەو مافە بە پارتی دەدرێ بۆ بزوتنەوەی گۆڕان حەرام بێ لەگەڵ بەغدا مامەڵە بکە بەڵام بۆ پارتی ئاسایی بێکە مامەڵە لەگەڵ نا بە پێچەوانەوە مەثەلەن نمونەی بۆ بەڕێزت دەینەوە ئێمە لە ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەوە نزیکەی 3 ساڵە هەموو ئیش و کردەوەکانمان ئاگامان لە یەکتر بووە زۆر جاری وا هەبووە فراکسیۆنی پارتی سەردانی شوێنێکی کردووە نوێنەری یەکێتیشی لەگەڵ بۆ گۆڕانیشی لەگەر بووە تەنانەت ئیسلامیەکانیشی لەگەر بووە کاتێک کە لە ڕێگای وەفدەکان چوینە دەرەوە بە هاوبەشی مەسەلەن لە هی ئۆپک جارێک من چوومە جارێک برادری گۆڕان چوە جارێک برادری چێچێتی چووە بۆ هەموو وەفدەکان ئێمە لەگەل یەک چوینە و زۆر شتێکی ئاساییە کە یەکێتی نیشتیمانی پەیوەندی لەگە ئیران هەبێیان لەگەر سعودیا هەبێیان لەگەر تورکیا هەبێ بە هەمان شێوە بۆ ئێمەش ئاساییەگە پەیوەندیمان لەگە وڵاتانی ئیقلیمی یان ناوخۆ یان حتا ئەگەر دەولیش هەبێت ئێستا بزوتنەوەی گۆڕان ناچێتە ئەو خانێ بەڵام ئەگەر ئەو ڕێککەوتنانە و ئەو سەردانانە لە ژوورە تاریکەکان بی و لە بەرژەوەندی باڵای میلەتی کورد نەبێ بەڵێ دەستە خانەیەکی ترکە جێگای سەرسوڕمان و ینی مەبەستت لەوەیە دەبێ هەر ینی هەر ڕێککەوتنێک هەر گفتوگۆیەک دەبێت لە ڕێگای پارتیەوە نەک لە ڕێگای لە کاتێکدا وەکو دەزانرێتن پۆستی پارێزگاری سلێمانی پشکی بزوتنەوەی گۆڕانە
تەنانەت ینی بزوتنەوەی گۆڕان یەکەمین هێزە کە لەو پارێزگایەدا لەو ناوچەیەدا زۆرینەی دەنگەکانی بەدەستێناوە. ئایا مافی بزوتنەوەی گۆڕان نییە کە بتوانێتن ئەلەل ئەقل موچەی فەرمانبەرانی دەڤەرەکەی خۆی دابین بکە؟ کامران با وەڵامی پرسیار یەکەمت بدەمەوەیان ئەو بۆ چوونەی کە باز دەکەی ئەمڕۆ هەر پەیوەندیەکی نێودەوڵەتی و ئیقلیمیش هەبێتن دەبێت لە ڕێگای پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئەوە دەستگای فەرمی و ڕسمیە. بەڵام ئێوە دەڵێن حزبەکان ئازادن. حزبەکان ئازادن لە چوارچێوەیەکی معەن حتا پارتی دیموکراتی کوردستانیش وەکو حزبەکانی تر ئازادە لە چوارچێوەیەکی معەن پەیوەندی دووقۆڵیان گرێبەستیان لێگەیشتنی هەبێت لەگەر هەر حزبێکی دیکەی ناو عێراقیان دەرەوەی عێراقیش. بەڵام ئێمە دەستگای فەرمیمان هەیە دەبێ ئەو کارانەی کە پەیوەستن بە بەرژەوەندیەکانی باڵای هەرێمی کوردستان دەبێت لە ڕێگای پەرلەمان بێت، دەبێت لە ڕێگای حکوومەتی هەرێم بێت، دەبێت لە ڕێگای دەستگای پەیوەندیە گشتیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بێت. بەڵام من دابنیشم لێرە من وەزیر بم و بچم پەیوەندیم لەگەر وڵاتێک هەبیتن ئەوە جێگای پێتانوانیە کێشەکە ئێوە زێدەتر گەورە دەکەن. ینی من ئەمڕۆ بە دووادا چوونم کردیە زۆر لێدوانی بەرپرسانی پارتیم خوێندۆتەوە باز لەوە دەکەن کە ئەمە خیانەتی نیشتیمانیە نەتەوەییە، ئەمە دابشکردنی هەرێمی کوردستانە، فەشەل پێهێنانە بە هەرێمی کوردستان. من ناتوانم ئەو دەسەڵاتەم نییە تۆمەتی خیانەت بۆ کەس دیاری بکەم. دەبی میلەت یان مێژوو ئەو تەسەڕوفاتانەی هەموو چین و لایەن و حزب و دەسەڵاتەکان دیاری بکە کە ئەوە تا چەند لە بەرژەوەندی میلەت بووە یان لە دژی میلەت بووە. بەڵام هەندێک کردار هەیە، هەندێک کردەوە هەیە، هەندێک ئاراستە هەیە لە بەرژەوەندی گشتی نییە. مادام لە بەرژەوەندی گشتی نەبی دەبێت ئێمە هەوڵ بدەین ئەو لایەنە هۆشداری بدەین و لەگەڵیان دابنیشین و گفتوگۆ بکەین، دانوستان بکەین کە بڵێن خەتە گشتیەکە بەم شێوەیە ئەوە لە بەرژەوەندی میلەتە. پرۆژەیە کە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق باسی لەوە دەکا، پرۆژەکە بە بۆچوونی ئێوە وەکو فراکسیۆنی پارتی لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستانە یاخود ئەجندای سیاسی لە پشت ئەم جۆرە سیاستانە هەیە و هەوڵێک هەیە هەرێمی کوردستان وەکو دەگوترێت بۆ دوو بەشدا بەش ببێت. سەرەتا ئەوە پرۆژە نییە وەکو باسم کرد، ئەوە ڕایەکەش ڕایەکی کەمینەی ناو کوتەلی کوردستانی ئەمە 65 ئەندامین لەوانەیە 10 کەس 15 کەس دەگەر ئەو ڕایە بێ واتە کەمتر لە 1 لەسەر 3 ئەندامانی. بەڵام تۆ بەس باسی هەرێمی کوردستان دەکەی لە ئەنجومەنی نوێنەران پەرلەمانتارانی دەوڵەتی قانون نووری بە هەلهەلە پێشوازی دەمەوێت لێرکوانە بێمە سەر بابەتە سیاسیەکە کەواتە ئەجندایەکی سیاسی پێشوەخت هەیە دەیەوێت کێشە بۆ هەرێمی کوردستان دروست بکە و هەر کەسێکیش پشتگیری ئەو ئەجندایە سیاسیە بکە کە لە بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان نەبێ لە ئیجماعی کوردی دەردەچێت. پێتان وایە ئەمە تۆڵەیەک بێ لە پارتی دیموکراتی کوردستان بکاتەوە بزوتنەوەی گۆڕان لە ڕێگەی بزوتنەوەی گۆڕان نەشاردووتەوە زۆر بە ئاشکرا لە کاتی ئیستجوابی بەڕێز وەزیری دارایی کاگوشار زێباری بەمەیانگۆ ئەوە تۆڵەی ڕئیسی پەرلەمانە لێتان دەکەینەوە هەر بە ئاشکرا پێمانیانگۆ وە گوتیان لە ئایندەش ئێمە هەموو پلانێکدا دەڕێژین بۆ ئەوەی شکست بە بەرنامەکانی ئێوە بینین. بەڵێ دیارە پرسیاری زۆرترمان مابوو بەڵام کات ڕێگەمان پێنادا ینی بەداخەوە من گەیشتینە ئەو ئاستە بەداخەوە. باش بەڕێز تارق گەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق زۆر سوپاس دەکەین. بەڵێ بەڕێزانم ئێستاش دەچینە ناو بڕێک و دواتریش درێژە بە گفتوگۆکانمان دەبێت. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ تەوەری دومی باسی ڕۆژ هەر هەمان تەوەری یەکەمی باسی ڕۆژە تایبەتە بە گرفتی کەمی موچە و نەبوونی موچەی فەرمانبەران و مامۆستایانی هەرێمی کوردستان کە کۆمەڵێک باس و خوازی لەسرە دیارە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق پرۆژەی هەیە سەبارەت بە چارەسەرکردنی کەمی موچە و نەبوونی موچە لە هەرێمی کوردستان بۆ قسەکردن لە تەوەری دووەمی باسی ڕۆژدا مەسعود محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان
بە شێوەیەکی ڕاستە مەسعود حەیدەر ببورن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز مەسعود حەیدەر بەخێر بێت بۆ باسی ڕۆژ. پێم باشە لە وەڵامی قسەکانی بەڕێز تاڕق گەردیەوە پرسیارێک دروست بکەم. ئەو باسی لەوە کرد کە ئارام شێخ محەممەد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق کە 2 ڕۆژ بەر لە ئێستا پێشنیازێکی خستووە بەردەم خۆ پێشاندەران و حکوومەتی هەرێمە حکوومەتی بەغدا ئەگەر هات و ڕێککەوتنی نێوان بەغدا و هەولێر دەرەنجامی نەبێ نەگەن بە چارەسەر ئەوان داوا لە بەغدا دەکەن سلێمانی وەکو پارێزگایەک مامەڵەی لەگەڵدا بکە. پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە ئایا ئەمە تەنیا بۆچوونی ئارام شێخ محەممەدە یاخود ئەمە ڕاو بۆچوونی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕانە لە پەرلەمانی عێراق؟ بەڵێ بەنای خوای بەخشنەوە میهرەبان سەڵاو بۆ بەڕێزێت و بۆ بینەرانی کەناڵەکەتان. طبعاً ئەم بۆچوونە مقتەرەحە پێشکەش کراوە لەلایەن فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان و نێردراوە بۆ لیژنەی دارایی. ئێمە هەمومان دەزانین کاک تاڕقیش لە من فەقرەیەکی بینی لە چاوپێکەوتنەکەی ئاماژەی پێکرد و ئەمە حەقیقەتێکە کەس ناتوانێت کۆڵی لێ بکە خۆی لێ بشارێتەوە. خەڵکی هەرێمی کوردستان لە ماوەی 2 ساڵە لەبەر هەستی نەتەوایەتی لەبەر پاراستنی ئەم کیانەی کە هەمومان شەهیدمان لە پێناویدا قوربانیمان داوە ئەنفالمان داوە کیمیابارانمان بینیوە و کەسوکارمان بوونە بە قوربانی تێدا لە خانەقینەوە لە بەغداوە تاوەکو زاخۆ هەمومان قوربانیمان بۆی داوە. لەبەر ئەم قوربانیانە خەڵکی هەرێمی کوردستان ماوەی 2 ساڵە تحملی ئەم معاناتەی کردووە و ئێمە ئەبینین کە بەرپرسانی هەرێمی کوردستان لە ئاستی ئەم قەیرانەیان نەبوونە و تەعاملکردیان لەو ئاستیان نەبووە. بۆیە ئەبینی خەڵک ئەمڕۆ کەوتو لەسەر شەقامەکان و ئەمە یەکەم مافێکی دەستوریە و حەقێکی ڕەوایە و لە منتەڵەقی بەرپرسیارەتیەوە خەڵکەوتو لەسەر شەقام لەبەرەوەی ئەم معاناتە هەموو سنوورێکی تێپەڕاندووە. دوو بۆ جای پرسیارەکەی جەنابەت ئەمەی کە پێشکەش کراوە پێشنیازی فراکسیۆنی گۆڕانە طبعاً بۆ لیژنەی دارایی و لە ناو پەرلەمانە خوێنراوەتەوە و هاوکارانمان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە ئێتلافێکمانەیە و هەروەها هاوکارانمان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە ئەوانیش هەمان بیر و بۆچیان هەیە. لەم پێشنیازەدا بەڕێز مەسعود داوای ئەوەتان کردووە ئەگەر بێت و ڕێککەوتن نێوان هەولێر و بەغدا سەرنەگرێ ئێوە داواتان کردووە کە بەغدا سلێمانی وەکو پارێزگایەکی دیکەی عێراق مامەڵەی لەگەڵدا بکە؟ نەخێر کاکە مۆزوعەکە بۆ نەوعە نییە. ئێمە خەمی ئێمە تەنها سلێمانی نییە، خەمی ئێمە زاخۆیە، دهۆکە، هەولێرە، هەموو شارەکانی کوردستان. داوای تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستانتان کردووە لەمە و دووە، یعنی چۆن مامەڵە دەکرێت لەگەڵ بەسرا لەگەڵ هەولێر لەگەڵ دۆک لەگەڵ سلێمانی بەم شێوەیە مامەڵە بکرێ؟ کاکامەران ئەگەر ئیزنم بدەی هەندێک شتێن ڕوونیکەینەوە بۆ ئەوەی من بۆ خۆم نوێنەری بە هەموو گەلی کوردەزانم لە زاخۆ تاوەکو خانەقین و بەم ئاراستەیەش ئێمە ئیشەکەین. ئێمە لە چوارچێوەی دەستوری عێراقیە بە چی شێوازێک بتوانین خەڵکی هەرێمی کوردستان لە قەیرانی دارایی لە قەیرانی بێموچەی ڕزگارکەین شەرمی لێ ناکەین و شانازیشی پێوەکەین لە چوارچێوەی دەستوری عێراقی. باشە، بەڵام بەڕێز مەسعودیانی ناچارم پرسیار دروست دەبێتن لەگەر وەڵامەکانی بەڕێستان، یعنی مامەڵەکردنی سلێمانی وەکو پارێزگای وەکو جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق بە ئاشکرا لە بەردەم خۆپێشاندەران لە شاری سلێمانی باسی لێوە دەکات. پێدوانیە ئەمە ناکۆک بێت لەگەڵ دەستوری عێراق کە جێگری سەرۆکی پەرلەمان بە ئاشکرا باسی لێوە دەکات؟ یەکەم جێگری سەرۆکی پەرلەمان باسی پارێزگایەکی دیاریکراوی نەکردووە و نەسەکەشی بە سەراحەت پێت بڵێم بەو شێوەیە کە یەکەم ئەگەر ئەبێ هەرێم و بەغدا التزام بکەن بە یاسای بودجە و ئەمە شتێکی طبیعیە. ئێمە من وەکو ئەندامێکی لیژنەی موچە کە بە دوواداچوون بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمەکەین
لەگەڵ بەرپرسانی دەسەڵاتی جێبەجێکردنە لە زۆرێک لە وزارەتەکان باسمان کردووە کە شتێکی طبیعیە تۆ هەم حکوومەتی هەرێم و هەم بەغدا ئیلزامکەی بەوەی کە پابند بن بە یاسای بودجە و تحصیل حاصلە لە حالەتێکە ئەگەر هەرێم پابند نەبوو یان بەغدا پابند نەبوو لایەنێکیان پەنا ببن بۆ محکەمەی اتحادی وەمە مادەیەکی دەستوری مادەی 93 دەستور ئاماژەی پێکردووە لە کاتی بوونی خلافە لە بینی هەرێمەکان و دەسەڵاتی اتحادی یاخود لە نێوان پارێزگاکان دەبێت محکەمەی اتحادیەک لای بکاتەوە و قانونی موازنە قانونێکی فیدرالیە بۆ هەموو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە دوو ئەوەی ئێمە ئەوەی کە کاگارام ئاماژەی پێکردووە نەیوتووە لەگەڵ پارێزگای دوهۆک یا پارێزگای هەولێر یا پارێزگای سلێمانی یا پارێزگای هەڵەبجە ئێمە ئەڵێن لە حالەتێکە ئەگەر هەرێم ئیلتیزامی نەکرد لەبەرەوەی جەنبەی مالی هەیە ئەو حەقە بدرێ بە حکوومەتی اتحادی کە ئەگەر مەسەلەن پارێزگای دوهۆک داهاتەکانی تسلیم بە حکوومەتی اتحادی کرد بەپی قانونی موازنە حکوومەتی اتحادی مستحقاتی مالی و پارێزگایە بدە مۆزوعەکە تەنها پارێزگایەکی دیاریکراو نییە ینی ئەمە چۆن دەکرێت لە پراکتیکدا جێبەجێ ببێ لە کاتێکدا هەرێمی کوردستان ئێستا بۆ خۆی نەوتی هەرێمی کوردستان دەفرۆشێ چۆن دەکرێت داهاتی پارێزگای سلێمانی مانگانە 700 میلیۆن دۆلارە ئەم 700 میلیۆن دۆلارە بدرێت بە بەغداش لە بەرامبەردا زێدەتر لەو بڕەپارەی تەواوی موچەی فەرمانبەرانی پارێزگای سلێمانی بۆ نمونە دابین بکات ئایا لە واقعدا شتێکی لەم جۆرە جێبەجێ دەبێت بەغدا ڕازی دەبێت بەم شێوەیە مامەڵە بکە من ئەوە ئێستا ناتوانم وەڵامیەوەی بدەمەوە لەبەرەوەی ئێمە لە سەرەتای ساڵی 2015 کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیتفاقیەکی نەوتی کرد لەگەڵ عێراقا ئێمە بە هەموو توانایەکمانەوە بە تایبەتی هەر چوار ئەندامە کوردەکەی لیژنەی دارایی کە نوێنەری گۆڕان و پارتی و یەکێتی و کۆمەڵی ئیسلامین زۆر کوردانە ئیشمان کردو لەسەری و من نامێ بگەڕێمەوە تەفاسیلەکەی بینیمان جێبەجێکردنەکەی تەنها تەمەنی 6 مانگ بوو ئێستا ئێمە ناتوانین تەقدیر بکەین ئەم نەسەی کە اقتراح کراوە هەندێک سیاقات هەیە لەناو پەرلەمانە پێویست بەم هالە و بەم تەخوینکردن و ئەو بۆڵێ ئەمە خیانەتە و ئەوڵێ ئەمە فرۆشتنی نیشتیمانە و ئەم بەڕاستی ئێمە ینی لە نەوەتەکان و ئەم قۆناغانەمان هەموو بینیوە و عیبەیەکی زۆر گەورە و شەرمەزاریشە جارێکتر بگەڕێنەوە بۆ تەخوینکردنی یەکتری و یەکتر شکاندن ئەمە ئێمە ئەگەر باوەڕمان بە دیموکراسی هەیە 5 کوتلەی کوردی لە پەرلەمانی عێراقایە مقتەرەحات پێشکەش کراوە ئەم مقتەرەحاتانە بە پێی پێڕۆی ناوخۆی پەرلەمان سیاقاتی خۆیە جارێ بێ لە ناو لیژنەی داراییە مناقەشە بکرێ و قەناعەتی پێ بهێنرێ و بخرێتە دەنگدانەوە و زۆرینەی دەنگ ببێ بە مقتەرەحێکی سابت و تەثبیت کرێ ئەگەر ئەوە نەکرێ وەکو ملحەقێک ئەچێتە ناو پەرلەمانەوە و مناقەشە کرێ و تەرحەکرێ و یەکێک لە بەدیلەکانی ئیزافەکردن هێشتا ئەمانە هەمووی هەیە ئەکرێت ئێمە هەم لە ئاسی فراکسیۆنەکان و هەم لە ئاسی سەرکردایەتی سیاسی ڕاست ئێستا بزودنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان کێشەی سیاسیە لە نێوانیانە پەرلەمانی کوردستان وەستێنراوە دەرگاکانی داخراوە ڕێگە بە سەرۆکی پەرلەمان نەدراوە بچێتە سەر ئیشوکارەکانی خۆی وەزیرەکانی گۆڕان نێدراوەتەوە ماڵەوە ئەمانەیەکی شاراوە بەڵام بەڵێ فەرموو بە یارمەتی ئێمە بە ئەرکێکی نیشتیمانی دینی ئەخلاقی چی پرینسیپێک ناوی لێنی ناوی لێ بنێ بە ئەرکی خۆمان نێزانین و دەبێ هاوکارانمان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیش یەکگرتووی ئیسلامیش هەمان هەڵوێستیانە بێ کاکەیان خەڵکی هەرێمی کوردستان باسی حالەتەکان مامۆستا 500 دیناری عێراقی لە جیرفانیان نییە چی ئینتیمایەکی نیشتیمانی بۆ هاوڵاتی ئەمێنێتەوە و نیشتیمان چی قیمەتێکی بێنێتەوە بۆی ئەگەر سیر بکەوەزارەتی سامان سروشتێک باشە بەڕێز مەسعود دەمەوێت ینی شتێک لە قسەکانت جێبیست بووم زۆر جار من لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانش ئەو دەستە واژەیە گوێبیستم دەبی لێرەدا کە دەڵێ فەرمانبەرێک ینی لە گیرفانیدا 500 دینار نابینێ پێ دوایە ینی موچە پارە گرنگتر بێت لە مەسلەی سربەخۆی لە دروستکردنی دەوڵات لە پاراستنی خاک ینی
بە شێوەک لە شێوەکان ئاماژەکان بەو شێوە دەڕوە. نەخێر کا کامەران ئەزانی چۆنە ئێمە یعنی با واقع بین ئێمە بەشێکین لە دەوڵەتی عێراقی ئەمە یەک دوو سەرۆک کۆمار وەزیری دارایی چەند وەزیرێکی تر چەند وەکیل وەزیرێک تەنانەت پشکی ڕئیس ئەرکانی عێراقیشی کورد بۆ کە ئێستا هێشتا نەدراوەتەوە پێی 65 پەرلەمانتارت هەیە لە عێراقا بەشداری لە پرۆسەی سیاسی عێراق تۆ کە دێ ئەڵێ ئێمە بابێن تەعاملی مالی نەوتی لەگەڵ عێراقا بکەین ئەمە کاکە خیانەت نییە. باشە بەڵام بەڕێز مەسعود لە هەمان کاتدا ئەوانەی کە تۆ باست کرد ینی تەواوەن ڕاستە، بەڵام لە هەمان کاتدا پێشمەرگە سنووری هەرێمی کوردستان دیاری دەکات بۆ ئایندە کە دەوڵەتی کوردی لەسەر دابمەزرێ. لە هەمان کاتدا ینی هەوڵەکانی سەرکردایەتی هەرێمی کوردستان لەوەدایە لەگەڵ وڵاتان لەگەڵ سەرکردەی وڵاتان گفتوگۆ دەکات دەوڵەتی کوردی دابمەزرێ. لە حالەتێکی وەهادا کە بە ئاشکرا باز لە پرۆژەی سربەخۆیی دەکرێت گەڕانەوە بۆ بەغدا بە تەنیا بۆ پێدانی موچە، ینی ئەمە بە شێوەک لە شێوەکان هەرەسهێنانی پرۆژەی سربەخۆیی نییە؟ کاکامەران ئێمە گەڕانەوە بۆ شتێک نییە ناوی گەڕانەوە بێ بۆ بەغدا، ئێمە هەر لە بەغداین. ئەوە تا سەرۆک وەزیرانی عێراقی بە تیارە ڕاستەوخۆ لە هەولێر ئەنیشێتەوە و لەگەڵ بەرپرسانی بەڵام بۆ خۆت باش دەزانی بەڕێز مەسعود کە سربەخۆیی ئابووریت هەبوو سربەخۆیش بەدەستدەینی، ئەو کاتێک کە سربەخۆیی ئابووریت نەبوو سربەخۆیش ناتوانانی بەدەست بهێنی. علل ئەقل ئێستا هەرێمی کوردستان ینی لە ڕووی ئابووریەوە سربەخۆیە، پێدوانیە تەسلیمکردنی کلیلی ئابووری بە بەغدا سبەینێ وامان لێ دەکات کە بەغدا پارە بنێری بۆ هەرێمی کوردستان بەو شێوەی کە باسی لێوە دەکرێت وەکو پارێزگایەک مامەڵەی لەگەڵدا بکرێت. چۆن حەشدی شعبی مافی هەبێ لە مووسڵ هەبێ پێدوانیە و مافەش دەدرێ بە بەغدا حەشدی شعبی بێتە هەولێر و بێتە سلێمانی و بێتە دهۆکیش؟ نانا جانبی ئەمنی جایە ئێمە بینیمان جێشی عێراقی کە خاکی هەرێمی کوردستانی بەکارهێنا بە ئیتیفاقی سیاسی خاکی هەرێمی کوردستانی بۆ یەکەم جار دوای 25 ساڵە ئاوها جێش بەڕسمی داخل هەرێمی کوردستان بێ و ئیلتیفات بکات بە دەوری مووسڵە. من پێم باشە ئێمە ئەم وەرەقانە هەمووی تێکەڵاو نەکەین. ئێمە بۆ ماوەی ساڵێک لە 2015 ئەوەی کە جەنابی کاکنەوشیروان ناوی لێنابوو هودنەی نەوتی ئێمە لە 2015 و حکوومەتی هەرێمی کوردستانیش لەسەر ئەساسی ئەم پرینسیپە لەگەڵ عێراقا ڕێکەوتنی کرد لە کۆتایی 2014 و 1 میلیارد دلار وەکو سولفەت درا بە هەرێمی کوردستان. ئێمە لە چوارچێوەی یاسای بودجەیە ئەتوانین پەیوەندی داراییەکان ئەگەر لەم قۆناغەشە ئەبێ حەق و حیسابات بکەین کاکەجان، ئەبێ حیسابی ئەو بکەین هەرێم خۆی کە ڕاستەوخۆ ئێستا نەوتە فرۆشێ هەموو تاکێکی کورد بۆ معلوماتت. من پێم وانە هیچ سەرکردەیەکی سیاسی لە کوردستانە هەبێت بڵێ من لەگەڵ ئەوەیان نیم هەرێم سیاسەتی نەوتی سربەخۆی نەبێ و من دژی ئەوەم و پێم خۆش نییە و ئەبێت چیمان هەیە شتیوان نییە. ئێمە لەگەڵ ئەوەین کە هەرێمی کوردستان پایەکانی ئابووری بەهێز دروست بکە و پێگەیەکی بەهێزی هەبێ، بەڵام خۆ ئەبێ ڕنگدانەوەی هەبێت لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی بەوەی ژیان و گوزەرانی خەڵکی باشتر بکرێتەوە، نەک بگاتە ئەم ئاقارە کە ئێمە لە 94 لە 95 خەڵکمان بینیەوە لە مۆزعەیە کە گەشتۆتە ئەو ڕادەی ناوماڵی خۆی بفرۆشێ. کێشەکان ئەمەیە، ئەمە یەک دوور لە مزایداتی سیاسی و دوور لە تەخوینکردن، دوور لە پەلاماردانی یەکتر و تهدیدکردنی یەکتر، چونکە ئەمانە هیچ شتێک حل ناکە. ئێمە بێن ئەم مەشروعانە ئەم پرۆژیانە دراست بکەین و دانیشین لەگەڵ یەکتریا مناقەشەی بکەین لەسەر ئاستی فراکسیۆنە کوردیەکان، ئەوجا لەسەر ئاستی حزب سیاسیەکانی ئێرە چۆن خەڵک لەم قەیرانە دارایی ڕزگار دەکەین. من بۆ خۆم تەسەورەکەم ینی ئەم قەیرانەی لە هەرێمی کوردستانە هەیە قەیرانێکی سیاسیە و ئابووری بۆ بە قوربانی ئەم قەیرانە سیاسی کە لە هەرێمی کوردستانە هەیە پەرلەمان داخراوە کێشەی پێشاندانانەی لە سلێمانی دەکرێت کە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق و وەروە بەشێک لە پەرلەمانتارانی بزوتنەوەی گۆڕانیش بەشداری تێدا دەکەن. ئەمەش بە شێوەیەک لە شێوەکان گرفتی سیاسیە؟ نەخێر ئێمە بۆ معلوماتت من خۆم لە پێشوازی فەرمانبەران و مامۆستایان بوومە و شانازیشی پێواکەم
لەبەر ئەم هۆکارانە ئێمە لەبەرەوەی پەرلەمانمان نییە داخراوە ئێستا پەرلەمانی کوردستانەوە پەیکی خراوە هانا براوە بۆ پەرلەمانی اتحادی و ئەمە شتێکی زۆر سروشتیە هاتوونە داواکاریان هەیە داوای چارەسەرکردنی کێشەکانیانەکەن و ئێمەش نوێنەری ئەم خەڵکەین و ئەو حەقیان لەسەرمان هەیە دەنجیان بە ئێمە داوە متمانیان بە ئێمە بەخشیوە ئەمە هیچ جانبێکی سیاسی تێدا نییە بەعکسەوە جانبێکی باشە دەستوری ئێوە ئەندامی لژنەی دارایی و ئابوورین لە پەرلەمانی عراق و ئاگاداری ینی ڕەوشی ئابووری عراقن کە ئێستا ینی خۆت دەزانی بودجەی عراق بە چ شێوەیەک ئامادەکراوە بە پێی زانیاریەکان کە لێدوانی بەڕێزیشتانە کە ئەگەر هەڵە نەبم ینی خۆت ئاماژەت بەوە داوە کە کورتهێنان لە بودجەی عراق لە 70% کردووە ئەمە لە ڕێگەی قەرزەوە ئەم کورتهێنانە چارەسەر دەکرێت لە کاتێکدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ ئێمە بە هیچ شێوە کلیلی ئابووری تەسلیم بە بەغدا ناکەین پابندی ڕێکەوتن دەبین لەگەڵ بەغدا بەڵام کلیلی فرۆشتنی یاخود سربەخۆیی ئابووری تەسمیل بە بەغدا ناکەین لە کاتێکدا ئەگەر سیاسەتی ینی هەولێر هەرێمی کوردستان بەم شێوەیە وازح بوو بەغداش توانای نەبوو موچەی بودجەی هەرێمی کوردستان دابین بکە چوە لە بزوتنەوەی گۆڕان دەکا داوە لە بەغدا بکە موچەی فەرمانبەران دابین بکە لە کاتێکدا جێبەجێکردنی ئەنی دەچێتە چوارچەوەی خەیاڵەوە ئەوە جێبەجێکردنی با بێڵینەوە بۆ کاتی خۆی هێشتا زووە ئێمە بێ ئەم پێشنیازانە من پێم وایە ئەبێ دراسەتی بکەین برایانمان و هاوکارانمان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیش لە بەغا لەبەرەوەی مەسئولێتی ئەوانیشە کە خەمی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بخۆن لەبەرەوەی خەڵکی هەولێریش موچەی نییە خەڵکی دهۆکیش موچەی نییە و ئەمە ئەرکی هەمومانە لەبەرەوەی ئێمە ئەم هەرێمەمان هەیە و ئەرکی سەرشانیشمانە ئەم هەرێمە بپارێزین ئەمە یەک دوای ئەوەی کە ئێمە مناقەشەیەمانەمان کرد لەسەر هەندێک پرینسیپ ڕێکەوتین ئەبێ بێن هەندێک حیسابات هەیە بیکەین هەندێک حیساباتی ماتماتیکی هەیە بیکەین ئەگەر هەرێمی کوردستان خۆی ڕاستەخۆ کە نەوتە فرۆشێ کە علاماتی استفامی زۆر لەسرە چەندێکە فرۆشێ چەندێک پشکی شەریکاتە چەندێک بەتەنکەرە ڕوا چەندێک ڕاستەخۆ بە بۆ ڕێڕوا چەندێک بۆ مەسفاکانی ناوخۆیە داهاتەکەی چەندێکە ئەمانە هەموویە بێ لێکی بدەینەوە و من بۆ معلوماتت حەزەکەم بزانی بۆ خۆم و بۆ مێژوش خۆم بە دەرەجە ئەساسی من ئەندامێکی فراکسیۆنی گۆڕانم و شانازی بە هەموو ئەو کەسانەوەکەم کە متمانیان بەخشیوە بە من و دەنگیان داوە بە من و تا سەر ئێسکیش دیفاع لە خەڵکی فەقیرۆژاری ئەم وڵاتاکەم بەدەیان وەسائق و مەلەفاتم لایە ئەمە هەمووی وەسائق و مەلەفاتە حکوومەتی اتحادیە بە مەسئولیەتەوە تەعاملمان لەگەڵی کردووە و ئەرقامی هەموو شتێکمان لایە محزەری اجتماعاتمان لایە بەجێداول داهات و حکوومەتی هەرێمیش بۆ نمونە ئەمە جەدوەلێ باشە ئەمە جەدوەلێکە کاکامەران لە ساڵی 2002 تا 2016 چی هەناردەکردن ئەوانەی هەمووی تێدایە بەڕێز مەسعود کاتم کەم ماوە ینی دەمەوێت پرسیاری کۆتایی بکەم چونکە ئەو پرسیارە زۆر دەکرێت و ڕەخنەش لە بزوتنەوەی گۆڕان دەگیرێت سەبارەت بەم پرسیارەوە باس لەو خشتەیە کرد کە لە حکوومەتی اتحادی هەیە دیارە لە کۆمەلگەی نێودەوڵەتی بە پێی ڕاپرسەکانی عراق دووەم وڵاتە لەسەر ئاسی جیهان لە ڕووی گەندەڵیەوە و حکوومەتی هەرێمیش بە شێوک لە شێوکان وەزارتی ناوخۆ هەموو مانگێک ئامارێک بڵاو دەکاتەوە کە چەند نەوت فرۆشرا و چەند نەوت نەفرۆشراوە پرسیار لێرەدا ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان بە ئاشکرا دەڵێ ئێمە لە نێوان خراپ و خراپتر خراپمان هەڵبژار سەرۆکی پەرلەمانمان ڕێگری کرد بگەڕێتەوە هەولێر پرسیار لە بزوتنەوەی گۆڕان لێرە ئەوەیە بۆ تۆڵە سەدنەوە ئایا بزوتنەوەی گۆڕان بەغدا هەڵدەبژێرێ بۆی تۆڵە لە پارتی بکاتەوە یان لەگەڵ قوتی خەڵکی هەژار و موچە خۆرانن لە کاتێکدا کە قسە دەکرێت لەسەر بزوتنەوەی گۆڕان لە 2011 هەمان نەفەسی بزوتنەوەی گۆڕان هەبوو لە 7 شوبات بە هەمان شێوە خۆپێشاندان هەبوو بەڵام ئەو کات گیرفانی خەڵکیش پڕ بوو و زگیش برسی نەبوو سیاسەتی تۆڵە کاکامەرە سیاسەتی تۆڵە سیاسەتێکی هەڵەیە
و بزودنەوەی گۆڕان سیاسەتی تۆڵە پەیڕەو ناکە بۆ معلوماتت من خۆم ئەندامێکی فراکسیۆنەکەم و بە ئەمانەت شێوەیە لێم بە هیچ شێوەیەک هیچ کاتێک لەگەڵ ئێمە باسی ئەوە نەکراوە تۆڵە لەوە بکرێتەوە تۆڵە لەمە بکرێتەوە و مەسئولیشم بەرامبەرم قسەیە بۆ تاریخ ئێمە نەفەسێکی زۆر کوردانەمان هەیە و هەست بە مەسئولێتی شەکەین و زۆر گرنگە بەلامانەوە هەرێمی کوردستان وەکو قەبارەیەکی سیاسی دەستوری یاسایی هەر هەمومان پارێزگاری لێ بکەین ئەرکی سەرشانی هەمووشمانە و من بۆ خۆم قەناعەتی شخصیم وایە چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەرکی سەرشانی هەموو حزبە سیاسیەکانە و بە تایبەتی ئێستا پارتی دیموکراتی کوردستان کە حکوومەتی بەدەستەوەی و پەرلەمان و جوودی نییە ئەبێ ئەوان خەمێکی زیاتر بخۆن و بەڕاستی هەست بە مەسئولێتی تاریخی بکەن لەم قۆناغەیە بۆی ئەم قەبارەی هەمومان بیپارێزین جارێکی ترەمەوێت ئەکیل لەوە بکەمەوە پێویست بەم تەخوین و بەم حساسیت و ئەمانە ناکە ئێمە لە عێراقا پەرلەمان هەیە و کوتەلی سیاسی هەیە سیاقاتی دیاریکراو هەیە لە ناو لیژنەیە و ئومێدەوارین هەر ئەمە ئاماژە بۆ ئەو لیژنەیە بکەم کە من خۆم ئەندامم تێدا و ئیشی زۆر باشیشمان کردووە لە لیژنەی موچە پێداچوونەوە بە موچەی بەڵێ بە موچەی فەرمانبەرانی هەرێم ئێمە لە ماوەی ڕابردووە زۆر کۆبوونەوەمان ئەنجام داوە و هەنگاوی زۆر باشمان هاویشتووە ئامانجیشمان ئیتیهامکردنی هیچ لایەنێک نییە حکوومەتی هەرێم نە حکوومەتی بەغدا بەڵام نزیک بوونەوەی بۆ چوونەکانە و دۆزینەوەی دەستا خۆش پەیامەکە گەیشت بە ڕێز مەسعود حەیدەر ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان زۆر سوپاست دەکەین کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بەشدار بووین. بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن با خێر و خۆش.